گڵۆبە ڕۆژە پلەی سمۆکین پۆینتەکەی لە زەیتەکانی تر بەرزترە. پلەیشی گەرمترا بێ گەرمتر لە 223 ئەسووتێ. زەیتی گڵۆبە زەیتی زەیتون لە 210 ئەسووتێ. زەیت چەنێ فلترێشنی بۆ کرابێ درەنگتر ئەسووتێ. واتە زەیتێک ئەگەر بە ساردی بێت زووتر ئەسووتێ. زووتر ئەسووتێ هاوتمان کۆڵت پرێسەکان ئەوەی ئەکسرا ڤێرجن ئۆیڵەکە و ئەکسرا ڤێرجنی با بڵین گڵۆبە ڕۆژە و ئەوەکانی کە باش نییە بۆ گەرمکردن. باش نییە بۆ گەرمکردن چکە زوو ئەسووتێ. فابێ بە هەر بە سادی بی خۆی باشترە. هینەوە سەر ئەوە زاناکە ئەو زانایە کە زەیتەکانی گەرم کرد زەیتی ئەوانە و ڕەگەر ڕۆنەکانیشە ئەوەی دۆزیەوە ئەم زانایە سەیری کرد زەیتی گڵۆبە ڕۆژە 20 قات لە زەیتەکانی کە ئەڵدیهای زیاتر دروستەکە 20 قات. حتا ئەگەر زەیتی گڵۆبە ڕۆژەکە کۆڵت پرێسیش بێ کۆڵت پرێسیش بێ هەر بەو شێوازێ باشە منوتم کۆڵت پرێس ئەسڵەن باش نییە تۆ بۆ بەکاری بۆی گەرمیکەی بۆ گەرمیکەی بۆ سوورەوەکردنی بۆ خەڵک ئاسانی بکەینەوە سوورەوەکردنێکی قوول ئەوەی کە ئاقوت بۆی بۆ خەڵک ئاسانی بکەینەوە بابەتەکە چکە بەڕاستی ئاهایتر من بێڕاتگرم بۆی هێواش ئەمە هێواش ئەو زەیتانەی کە بە ڕێگەی سارد تەحزیر کراون بە ڕێگەی ساردەی خۆی باش